سڵاوتان لەوێت و ڕۆژتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغ و سەلامەت بن کاتژ بن حوتی سەر لە بەیانیەوە وەک هەموو ڕۆژانی پێشووتر من و هاوکارم هاژە لەگەڵ ستافی ڕۆژباشی کوردستان 24 لەگەڵ ئێوە بین بە پێدانی کۆمەڵێ بەڕگە و بابەت و زانیاری وە کۆمەڵێ هەواڵی جیهانی و ناوخۆی ڕۆژباش هاژە ڕۆژباش سۆڤان ڕۆژباش بینەران و بیسترانی کوردستان 24 ئەم ڕۆژ بە کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و پرزانیاری هاتینەوە میوانی ئێوەی خۆشەویست بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا بێبەش نەبن لەو هەموو زانیاری و لەو بابەتە سەرنجڕاکێشانی کە بۆمان ئامادە کردوون. بێگومان لەگەڵ سەرهەڵدانی کۆرۆنا ئەوانەی کە زۆر بەرکەوتیان هەبوو جگە لە کارمەندانی تەندروستی و برایانی ئاسایش و پۆلیس ڕاگەیانکاران بوون. بۆیە ئێمامانوێ ئەمڕۆ خزمەتێک بە هەموو میدیاکاران بکەین و ڕۆڵیان چی بووە لە سەردەمی کۆرۆنا و ئەو مەترسیانەی کە هەبووە لە سەریان چۆن بووە. میوانداری کەسێکەکەین کە هەموو ئەو پرسیارانەمان وەڵامایەتەوە بۆیە بینەری پرۆگرامەکە بن تا ئەو کاتە. وەک باسم کرد کۆمەڵێ هەواڵی جیهانی کۆمەڵی هەواڵی ناوخۆشمان هەیە بۆیە وەک هەموو ڕۆژەکانی دیکە ئاگادارتانەکەینەوە لە هەواڵەکان بەڵام بە شێوەیەکی کورتکراوەیی و دەچینە ناو کورتەی هەواڵەکان و دواتر دەچینە ناو بەڕگە و بابەتەکانی پرۆگرام. مەسرور بارزانی وەڵامی ئەو پرسیارانە دەداتەوە کا لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئاراستەی کراون. دەڵێت بە هیچ شێوەیەک جیاوازی لە نێوان شارەکان ناکەم. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەڵامی پرسیاری ئایا ڕێژەی کرێکارە بیانیەکان کەم دەکرێتەوە بۆ ئەوەی زیاتر دەرفەت بۆ خەڵکی خۆمان بدرێت، سەرۆکی حکوومەت دەڵێت هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی هەلی کار بۆ هەموو خەڵکی خۆمان پێش خەڵکی دیکە دروست بکەین. ئەمەش با پەرەدان بە کەرتی تایبەت دێتە دی. بۆ ئەم مەبەستەش داوامان لێکردوون کە دەبێت زۆرترینیان فەرمانبەر و کرێکاری ناوخۆیی بن. ئاماژەی بەوەش کرد بە هیچ شێوەیەک جیاوازی لە نێوان شارەکان ناکەم و هەمویان بە شاری خۆم دەزانم و هەموو هاوڵاتێکی کوردستانیش بە خوشک و برای خۆم دەزانم و خۆم بە خزمەتکاری هاوڵاتیانی کوردستان دەزانم. مستەفا کازمی ژمارەیە گۆڕانکاری دیکە دەکات. فالح فەیاز لە پۆستەکەی دوور دەخاتەوە. پامنێری کوردستان 24 لە بەغدا ڕایگەاند مستەفا کازمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ژمارەیەک گۆڕانکاری دیکە لە پۆستە ئەمنیەکاندا دەکات. لە گۆڕانکاریەکاندا فالح فەیاز لە پۆستی سەرۆکی دەستگای ئاسایشی نیشتیمانی و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی دوور خستۆتەوە. لا بەرامبەردا قاسم عەرەجی وەزیری پێشووی ناوخۆی عێراق وەک ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ڕاست پێدرا و هەروەها عەبدولغەنی ئەسەدی بەرپرسی پێشووی دەستگای دژە تیرۆری عێراق کراوەتە سەرۆکی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق. وە جارێکی دیکە موشکێکی کاتێشە ڕاستەی باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا کرا. سەرچاوێکی ئەمنی عێراق ڕاگەاند موشکێکی کاتێشە ئاراستەی باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا کرا و لە ڕێگەی سیستەمی موشکی پاتریۆتەوە لە ئاسمان تێکشکێنراوە. پاشماوەی موشکەکەش لە نزیک پردی هەڵواسراوە لە ناوچەی سەوز کەوتە خوارەوە. لە 18 حوزەیرانی ڕابردووش 4 موشک، ڕۆژی 13 هەمان مانگ موشکێک و لە 8 حوزەیرانیش 4 موشک ئاراستەی ناوچەی سەوز و باڵوێزخانەی ئەمریکا کراوە. و حکوومەتی عێراق ڕای دەگەێنێت هێرشەکانی تورکیا سەروەری خاکی وڵاتەکەمان پێشێل دەکەن. ئەحمەد تەڵال گوتەبێژی حکوومەتی عێراق ڕایگەاند هێرشەکانی سوپای تورکیا لەسەر خاکی وڵاتەکەمان ڕەت دەکەینەوە و هێرشەکان کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنقەرەدا دەنێت. ڕاشیگەیاند هێرشەکانی تورکیا سەروەری خاکی وڵاتەکەمان پێشێل دەکەن و دەبنە هۆی زیانگەیاندن بەسەر و ماڵی هاوڵاتیان. داواشی کرد تورکیا هێرشەکانی بۆ سەر خاکی عێراق بوەستێنێت. و فەرماندەی هەسەدا ڕای دەگەێنێت هێرشەکانی تورکیا و داعش زیادیان کردووە. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا لە میانی کۆبوونەوەی لەگەڵ ژمارەیەک کەسایەتی ڕاگەاند هێرشەکانی تورکیا بۆ سەر سەرێکانی و گرێسپی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا زیادیان کردووە. ڕاشیگەیاند ئامانجی تورکیا لە هێرشەکان داگیرکردنی ڕۆژاوای کوردستانە. ئاماژی بۆش کرد هێرشەکانی داعش زیادیان کردووە و ئەوان بۆ وەڵامدانەوەی مەترسیەکانی سەردانیشتوان ئۆپراسیۆنی سەربازیان دەست پێ کردووە. کۆتاییمان با کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە.
هاوڵاتێکی دانیشتووی سلێمانی چەند ساڵێکە دەستی بەکاری مرۆیی کردووە. ڕۆژانە چەندین خێزانی کەم دەرامەت پەیوەندی پێواکەن، ئەویش کۆمەکیان بۆ کۆکاتەوە. دواتر ئەوانەی شیاوی هاوکاری بن پێیانەگەێنێ. تیمی کوردستان 24 تەنها بۆ یەک ڕۆژ هاوڵی ئەو هاوڵاتیە ئەبێ و چەند خێزانێک بەسەرەکاتەوە. با بەیەکەوە بیانبینی. تەنها لە خەو نەبێ ناتوانێت چاوەکانی لەسەر پانکەی ناو ژوورەکە لا بدات. ڕیما سەر لە سکماکەوە شەلەلی مێشکی لەگەڵدایە. باوکی 4 ساڵ لەمە پێش دایکی بەجێهێشتووە. خۆشمەوێ حەزەکەم وەکووە مناڵێکە بڕۆ قسە بکەی لەگەڵ من. ئەم کچە 9 ساڵانە چارەسەری هەیە، بەڵام دایکی هیچ پارێک شک نابا تا پێی چارەسەر بکە. چۆی خوشکە گیان ئەحواڵە چۆنە باشی ڕیما چۆنە؟ ئاراس خالیدی پیاوە خۆبەخشەکەی سلێمانی. ناوی ڕەفیقەکانت ناتوانین قسەم بۆ بکەی؟ چۆن تۆ ئازایە توانی قسەکەی بێ قسەمە بۆ بکەیت. چەند ڕەفیقە دەیە؟ 1 2 3 4 5 ئەم جاریان هاوکاری گەیاندە دایکی ڕیماس تا ئەویش بیداتە چارەسەر بۆ کچەکەی. چاوەڕێی ئەوەم پشتیوان بەخوای گەورە کەسێک بێتە سەر خەت و چارەسەری تاوت بۆ بەڵێ نەدەدەمێ 5 مناڵەمەی ئەگەر ئەو 5 مناڵی خۆم بێشۆن و جێگە و ڕێگە بوون یاخود احتیاج بوون ئەو وەختیە لە مناڵەکە تۆ احتیاج بێت. من ئەو مناڵە بە ڕۆحی خۆم ێزانم، بە کەسی خۆم ێزانم، بە مناڵی خۆم ێزانم. ڕیماز پێکەوە بڕۆین حەزەکەی ئینشاءالله قازەکانە چاکە بێتەوە پێکەوە ڕۆین سەر پیاسەیەکی ژەکەین باش؟ ئەحواڵە دەمە باش چۆن؟ بەزای باشە شکر مناڵەکان چۆن؟ کاری ڕۆژانی بۆ تەکۆکردنەوەی کۆمەک بۆ خێزانەکەم دەرامەتەکان. هەج تقیەخانێکی بۆ بگرێت لەبەر نزیکی ئەم غەسلە بێت و پێداویستی ماڵمان ماکوان برسێتی تەنگی پێ هەڵچنیوە و هانای بۆ ئاراسهێناوە. دوای کۆکردنەوەی زانیاری دروست لەسەری کۆمەک و هاوکاری پێویستی پێگەێنرا. ئەو کاکەیەکە هات بۆ لام ئەو مەبلەغە پارەیەمدایە ئەوە شەوێکیان تەلەفۆنی بۆکردن بە گریانەوە هەڵسام ڕۆشم بەرەوڕی ئەو کوڕە خێزانی حەملی هەیە تەلەفۆنی بۆکردن بە گریانەوەتی 4 ڕۆژەیەمە 2 لە فەما خواردووە کە چون وەسەکەیان بینی یەک دنێک بریش لە ماڵیانە نەبوو، خواردن لە ماڵیانە نەبوو، ئاو لە ماڵیانە هەر هیچ لە ماڵیانە نەبوو. ئاراس لە دەروی ماڵەکەی کۆمەک کۆ دەکاتەوە و دەیبەخشێتە خێزانە هەژارەکان. لە ماڵەوەش بەردەوام وەڵامی پەیوەندیەکان دەداتەوە. بەڵێ جان ڕۆژانە چەندین خێزان پەیوەندی پێوە دەکەن تا هاوکاریان بکات. ئەویش ناو نیشانیان لە نێو دەفتەرە سەدپەڕەیەکەی پێشی تۆمار دەکات. هەچ کەس پەیوەندی پێوە کردیوتی ئارازی خالیدی ژمارە تەلەفۆنی تۆی دامەتێ ئەوەی شیاوی هاوکاری بێت بە پێی توانە هاوکاریان پێدەگەێنێت. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. جا سۆڤان ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکان یاخود ئەو سنبولانەی کە کوردی پێناسرێتەوە هەمیشە وا بووە کە کوردە هەر شوێنێک بوو بێ هەستی خێرخوازی تیا هەبووە. جاگەر بۆ خۆی بێت بۆ میلەتێکی دیکەش بوو بێ قەت کەسی بێبەش نەکردووە لەو هەستا یاخود بۆ خێرخوازی کە هەی بووە بۆی کە ئەوەی هەیەی بەشی بکە لەگەڵ کەسانی دیکە و هەستی مرۆڤایەتی هەمیشە لە ناو کوردستانە هەبووە. بەڵێ لە ناو نەتەوەکانی تریشە هەر دایمە باس لەوە کراوەکە کورد کەسێکی بەوەفایە و جگە لەوەش هەمیشە لەگەڵ ئەو وەفایی کە هەیەی زۆر محەبەتی هەیە زۆر میهرەبانی هەیە و ئەمە نمونەی کەسی کوردە. لە دوای ئەو راپۆرتەوە کە بینیمان پێکەوە ئێستا دەچینە لای پامنێرمان لە سلێمانی هەروەک هەموو ڕۆژێک کە ئێمە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە لەگەڵ ئێوە دەبین و ئاگادارتان دەکەینەوە لە ڕەوشی شار و شارچکەکانی کوردستان. ئێستاش دیار جەمال لە سلێمانیەوە لەگەڵمانە. ڕۆژ باش دیار هیوای تەندروستیت بۆ خوازم و پێمان بڵێ کە زانیارەکان لە لای تۆ چین. سڵاو دیار. بەڵێ سڵاوتان لێ بێت. من پێشەوەی بچمە سەر چالاکی ڕۆژ ئەوانەیە و چالاکیانی کە ئەمڕۆ ئەگوزەری لە سنی پارێزگای سلێمانی دوێنێ ئەو راپۆرتە ڕاستی من خۆم بۆ خۆم زۆر هەندێک جار پێم ئەڵێن کە دڕەقی بەڵام کە دوێنێ وێنەی ئەو منداڵەمان کرد بەڕاستی
وێنەکەمان ڕاگرت لە ناوەڕاستە چونکە بەڕاستی ئەو منداڵە هێندە یان چیرۆکەکەی ناخەژێن بوو کە باوکی بەجیانی هێشت بوو بەوەی ئەوەی کە زانیوتی شەلە دەماغەیە و دایکی لە بارگوزەرانێکی زۆر خراپە بوو ڕاستی چ من وێنەگرەکەی کاک محەممەد زۆر پێتاقەت بووم بۆیە وێنەمان ڕاگرت چونکە دایکی ببردەوە مەگریا بەدەست منداڵەکەەوە وا لەمان کاتە منداڵەکە کە دایکێ بینی بەو شێوەیە فرمێز بە چاوەکانی هاتە خوارەوە من جیازەوە مێ باستەوە بکەم کە بڕیارە ئەمڕۆ لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان سەردانی ناوچە سونرەکان بک بە تایبەتی لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ئەو شوێنانی کە بەهۆی بوونی گەریلاکانی پاکەکەەوە کەوتە بەر موشکی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا ئەوە شوای کرد کە ژمارە قوربانی لێ بکەوێتەوە بۆی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بە دواداچوونی وردەکات بە مەدانی چنە شوێنی ڕووداوەکان و گوێ لە هاوڵاتیانی ئەو ناوچانە دەگرن و دواتر دوایین وتەی خۆیانە بێ بە پەرلەمانی کوردستان و هەڵوێستی پەرلەمانی کوردستان ڕاگەنن ئەمە لەلایەکۆ لەلایەکی دیکەەوە بڕیارە ئەمڕۆ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە باخی گشتی کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکەن ئاماری شەشمانگی ڕابردوو بخەنە ڕوو و پێشێڵکاریەکان و پێشێڵکارێن کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە بە تایبەتی لە سەروبەندی سەرەڵدانی کۆرۆنا و تاوکو ئێستا و جیاواز دەوا مێ باستەوە بکەم کە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە ماوە ڕابردوودا وەلاین کۆبوونەوەش گفتوگۆ لەبارەی ئەو ڕێکەوتنە سیاسیەوە کرا سەبارەت بە ئاڵوگۆڕی پۆستە ئیدارەکان لە سونی پارێزگای سلێمانی گەرمیان هەڵبجە ڕاپەڕین و بڕیارە لە هەفتەیدا تۆ ئەو گۆڕانکاریانە بچێتە بواری جێبەجێکردنەوە گۆڕانکاری لە پۆستە ئیدارەکان بکرێت لە قایمقامەکان لەسەر پەرشاری ئیدارەی گەرمیان لە پۆستەکانی بەڕێوەبەرایەتی گشتیەکان و جیاوازەوە ئەمێ باستەوە بکەم ماوەی 15 ڕۆژە بێت خاوەنی کێڵگە پەلەوەریەکان نیگەرانی خۆیان دەرەبڕن کە زیاد لە 5 ملیۆن مریشک و جوچکیان بەهۆی دەرمانێکەوە مردار بوونەتەوە و بۆی کوتانێکەوە مردار بوونەتەوە بۆی داوا دەکەن حکوومەت یاریمی کوردستان خۆی هەستێت بە دابینکردنی ئەو کوتانە و دڵنیا بنەوە لە جۆری کوالەتەکەی بزانن کوالەتەکەی باشە باش نییە تاوەکو خاوەنگە کێڵگە پەلەوەریەکان بەکاری بێنن چونکە وەکو باس دەکرێت خاوەنی کێڵگە پەلەوەریەکان بازرگانێکی زۆر بەو کوتانەوە دەکرێت ئەمە شوای کردووە کە کوتانی کوالەتی خراپ بهێنرێتە هەرێمی کوردستانەوە و لە هەموو دوکانەکان دەست بکەوە بەو هۆیەوە مریشکێکی زۆر و جوچکەیەکی زۆر مردار بێتەوە بێتە مای زیان بۆ خاوەنی کێڵگە پەلەوەریەکانی سەرتاسەری هەرێمی کوردستان ئەمە خۆی گەشتی زانیاریەکان بکە من ئاماژەم پێدا دیار ئەگەر بکرێت هەرچەندە کاتەکە کەمە بەڵام سپاس بۆ ئەو پاکێجە جوانە هەمیشە لە ڕێگەی کامێرەی کوردستان 24ەوە هەوڵت داوە کە هەموو سوچێکی کۆمەلگا بەسەر بکەیتەوە دەستخۆشی بۆ تۆ بەڵام جگەلەوە ئەمیست ئەو دەمامکە ئەگەر پیشانی ئێمە و بینەر و بیستەریش بێ لۆگۆی کەی 24 پێوەوە زۆر جوانە بە وێنەگرەکە و بڵێ بێنێتە پێشەوە بیبینین ئەوە لە ئیبداعاتی خۆیان ئەگەر کاک محەممەدی وێنەگر دەمامکەکە بێنێتە پێشەوە ئەمە دوێنێ ڕەفیقێکی کاک محەممەدەیە کە بەرگ دوورە دەمامکێکی بۆ تەواوی ستافی نووسنگەی سلێمانی کوردستان 24 دروست کردووە و لۆگەی کوردستان 24 لێداوە دیارە دەمامکەکە کوالیتیکی باشی هەیە و دەتوانرێت بشۆرێت و هەر لە خۆشەویستی بۆ کوردستان 24 ئەم دەمامکەی دروست کردبوو لەگەڵ ژمارە کڵاوکە بەهامانشیەوە لۆگۆی کوردستان 24 لێدا بوو ئێمەش لای خۆمانە زۆر سپاسەکەین سپاس بۆ تۆ بۆ وێنەگرەکەش سپاس دیار کە ئەو زانیاریانە و پێبەخشین و دەستخۆشی بۆ ئێوەش کە ئەو دەمام کە جوانەتان کردووە بەڵێ هەر وەک لە سەرەتای پرۆگرامەوە باسمان لەوە کرد کە تەوەری سەرەکی ئەمڕۆمان چی دەبێت باس لە میدیا و میدیاکاران دەکەین و ڕۆڵی ئەوان لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها هەڵسەنگاندنی ئەو تەوەرە دەکەین بەگشتی ئێستا پێش ئەوە ئێمە باس لەم بابەتاکەین کە دیسان و پەیوەندیدارە بە تەوەرەکەمانەوە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو ژمارەیەک ڕۆژنامەنووسدا چەند دەستگایەک کارەکانی ڕۆژانەیان بە ئۆنلاین بەڕێدەکەن یەکێک لەوانە دەستگای ڕۆژنامەی خەباتە و سندیکای ڕۆژنامەنووسانیش داوا لە تیمەکانی ڕاگەاندن دەکەن زیاتر ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن چونکە ئەوان دەچن بۆ هەموو شوێنێک دوور نییە کا بە توشبوونیان ژمارەیەکی زۆر خەڵکی دیکەش توش بکەن چکە بە بەردەوام ڕۆژنامەنووسان بۆ گواستنەوەی هەواڵەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە دەڕۆن و ئەمە بەترسی دروست دەکات با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە بین. لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا
تیمەکانی ڕاگەیاندن هاوشانی تیمەکانی تەندروستی لەبەرەی پێشەوەی جەنجی دژ بە ڤایرۆزەکە بوون. نەخۆشخانە و هیچ شوێنێک نەما تیمەکانی ڕاگەیاندن ڕووماڵی تێدا نەکەن، بۆیە ئەوانیش بەردەوام لە مەترسی ئەوەدا بوون تووشی ڤایرۆسەکە ببن. دوجار بەشێک لە ڕۆژنامەنووسان توش بوون، بۆیە ئەمە وای لە دەستگایەکی وەک ڕۆژنامەی خەبات کرد لە ڕێی ئۆنلاینەوە کارەکانی خۆی بەڕێ بکات. لە شوێنێکی کە کۆمەڵک دەستگایتی داهەیە بۆ رمنا کوردستان تیڤ زاکرۆزەوانە لەنا ئەو ڕفیقانەمان ئەو هەواڵانەمان بڵاوەوە لەنا ئەو هاوکارانەمان لە کوردستان تیڤ ئێمەش نفسی بینایەنە یان تقریبان تابقی سەرەوەترین با بڵێن ئێمە نەدەکرا بەڕاستی لەبەرەوەی هاتوچێکی زۆر دەستگای دائیرەکە زۆر قەڵەباڵغە بینایەکە لەبەرەوە بە پێویستمان زانی ئێستا هەموو کارمەندەکانمان لە ماڵەوەن بە شێوەی ئۆنلاین یعنی ڕۆژانە با بڵێن دیزاینەرەکان کۆمپیوتەرەکانمان بردەوە ماڵەوە ئێستا دیزاینەرەکان ئیشی لەسەر دەکەن کارمەندەکانی تریش بە هەماشی ئەوانی نووسین تحریر لاپەرەکان ئامادە دەکرێن یعنی وەک جاران ئێمە ڕۆژنامە ئامادەکەن تەنها جیاوازەکەمان ئەوەیە کە نایبێنێت نایخێنە سەر کاغز چاپی ناکەن دەکرێن ناوی لێ بنێن ڕۆژنامەی ئەلکترۆنی هەر نەبوو خۆی ڕۆژنامەکە. ڕۆڵی ڕاگەاندن لە ڕوبڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەرچاو بوو، بە تایبەت لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکە بوونە هۆکارێکی کاریگەر بۆ وشارکردنەوەی هاوڵاتیان و گەیاندنی ڕێکار و ڕێنمایە نوێیەکان. لەگەڵ ئەوەشدا سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داوا دەکات تیمەکانی ڕاگەیاندن زیاتر خۆیان بپارێزن. داوایان لێ دەکەین بە چەندی پێیان دەکرێت خۆیان پارێزن چونکە ئەوان لە تەنیشتی تەندروستەکان و ئەمنیەکان لە جەپەی ئەمامینە لە خەتی ئەمامینە بەرامبەر ڤایرۆس. ئێمە وەکو سندیکا داوامان لێکردن وەکو سەلامەتی پیشەیی کە خۆیان بپارێزن و بڵاوکراوەمان هەیە لەو بابەتەوە، بەڵام بەداخەوە بە درەنگەوە هەموو ڕۆژنامەنووسان پابەندی خۆپارێزێکە بوون. لە بەرامبەر ئەو ڕۆڵە ئەرێنیەی زۆرینەی دەستگا ڕاگەیاندنەکان لە ڕووبڕوونەوەی ڤایرۆسەکەدا جێڕایەن، هەندێک دەستگای دیکەش هەبوون هەوڵیاندا لە ڕێگای جیاوازەوە هاوڵاتیان لە پابەندبوون بە ڕێنمایەکان سارد بکەنەوە. لە پێناو بەرژەوەندەی حیزبی خۆیاندا ڤایرۆسەکەیان تێکەڵ بە پرسە سیاسیەکان کرد، بەڵام نەیانتوانی ئامانجەکە بپێکن. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. بەڵێ لە جیهاندا بە بەردەوام لە هەر وڵاتێک لەوە ئاچێت لە لای ئێمە هەندێک جار قەیران نەبێت، لە وڵاتێکی دیکە قەیران هەبێت، لە شوێنێکی تر قەیران هەبێ و لە لای ئێمە زیاتر بێت. بە هەمان شێوە ئەو قەیرانانە لەواچە لە بواری سیاسی بێت، لە بواری ئابووری بێت، لە بواری تەندروستی بێت و ئێستاش کا دەبینین هەموو جیهان تووشی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوە. لەگەڵ ئەوەشدا هەر ئەو کەسانی کە پلەپایەکیان هەیە لە شوێنێکی تایبەتە هەڵەسن بۆ بەرەنگاربوونەوە بەرامبەر ئەم قەیرانە و میدیاکاران و ڕۆڵی میدیاکانیش زۆر گرنگە لە کاتی قەیرانەکانەکە چۆن بەرهەڵستی بەرامبەر ئەو قەیرانە دەکرێت. بۆیە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمان لەسەر هەمان بابەتە بێت. بەڵێ بۆیە ئێمەش میوانداری بەڕێز حاکم ئازاد محەممەد ئەمینمان کردووە کە سەرۆکی سندیکای ڕۆژنامەنووسانە. سڵاو لەبێ کاک حاکم بەخێر هاتی، تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. حاکم ئازاد، سەرەتا پێمان بڵێ هەڵسەنگاندنی ئێوە چۆنە بۆ ڕۆژنامەنووسان بۆ میدیاکاران لەم دۆخی ئێستا چۆن ڕۆماڵەکەن، ڕای ئێوە چیە لەسەری؟ بێگومان ڕۆژنامەنووسان وەکو پۆلیس وەکو ئاسایش هە لە سەرەتای پرۆسەکەەوە بەشدارن و لەگەل بیرمان نچێ بریار و ڕێنماییە، یعنی ئەوەی کە وەزع ئێستای کوردستان بەو کۆرۆنا بریار و ڕێنمایی شواتە زانیاری کە ئەوە ئەرچی هەرە بەبێ میدیاکاران بێگومان ئەم کارە قەت سەرکەوتو نابێ. بێش لە سەرتاوە ئێمە لەگەڵ وزارەتی ناو خەڵک کەوتین کە دەبێ ڕۆژنامەنووسان بە تایبەتی ئەو ڕۆژنامەنووسانەی کە ڕووماڵی مەیدانی دەکەن دەبێ ئستثنا بکرێن و ڕێگەیان بکرێتەوە. لە سەرتاوە هەندێک پلانیت کەمان هەبوو بەداخەوە جێبەجێ نەکرا. بۆ نمونە ئێمە دەمانویست وەزارەتی تەندروستی فرێکوێنسی تایبەت دابش بکەوە هەوڵ بدا بتابەتی زۆر لە ئاژانسە نێودەوڵەتەکان گولەیان هەیە لە ئێمە ئەڵێن ئێمە ناتوانین هەموو شتەکان بە تەرجمەکرای زمانەکان کە نابینین. و هەندێ لەو پرس کۆنفرانسانێک کە دەکران ئێمە پێمان وابوو کە زۆر جار مەرج نییە و هەموو کامێرەیە بە یەکجار بچێتە ژوورێ دەکرا فرکەسی دابش بکرێ. و هەندێک جار وستومانە کە زۆرگ لە ئەو پرس کۆنفرانسانێک کە هەندێک سرنجمان داوەتە بۆ میدیاکارانی خۆشمان بەرحاڵ
ئەوەی ئێمە کە دەیبینین لەو ماوەیەدا ئێمە کۆمەڵێک لە بڵاوکراوە بەیاننامەمان دەرکرد پێویستە بە باشتر بخۆ پاراستنی مێدیاکاران چونکە لە نەتیجەدا ئێمە دەرسێکمان هەیە لە ئەوەی دەوڵەتی پێ ئۆفیسی سەلامەت پیشەی ئەوەیەکە لە هەموو حالەتێکدا ژانی ڕۆژنامەنووس لە کارەکەی میمترە بۆی دەبێت ڕاستە. حاکم وەکو سندیکای ڕۆژنامەنووسان کاری ئێوە چاودێریکردنیشە جگەلەوەی کە مافەکانیان ئەبێ بپارێزن و بە دوای مافەکانیان بڕۆن چۆن چاودێری ڕووماڵی کاری میدیاکاران تا کردووە لە سەردەمی کۆرۆنا تەنها هەر ئەو دەورەیە کە پاراستنی سەلامەتی خۆیان بێت یان شتێکی تریش هەبووە چاودێریتان کرده بێت بگومان سندیکا لەق و نووسنگەی لە هەموو شارەکان هەیە وێڕای بەغدا بنم لە مست و بەغدا و لە کەرکک و تەنان لە وڵاتانی دەرەوەش ئێمە ئۆفیسمان هەیە بۆ ئێمە ئەندامی ئایفجین بە هەندێک لە ئۆفیسانە بە هەماهەنگیە بۆ لە ماوەی ڕابردوودا ئێمە لەگەڵ ئایفجی کۆمەڵێک لە دەبەروی کۆرۆنا بە خۆشحاڵی ئەم جارە کۆرۆنا تەنها کوردستان نەبوو هەموو دنیا ئێمە لەوەدا وەکو یەک بووین لەوەدا لە ڕێگای بەرنامەی زوومەوە هەڵماندا ئۆنلاین زۆر باس لە هەموو ڕێکارانە بکەین کە بگیرێنە بەر لەوەدا ئۆفیسی سەلامەتی پیشەیی و لیژنەیشمانێ بە ناوی لیژنەی داکۆچی لە ڕۆژنامەنووسان کە ئەمڕۆ بالمناسبە سەعاتدا لە سلێمانی راپۆرتی شەشمانجی ئەم ساڵ بڵاو دەکاتەوە کە سەرۆکەکەی دکتۆرە نزاکەت حوسێنە کە بە خۆی پرۆفسەری زانکۆیە لە ماوەی ڕابردوودا لیژنەی داکۆچی و ئۆفیسی سەلامەت پیشەی هەوڵیان دەدا ڕێنمایی هەمیشە بەردەوام بڵاو دەکراوە ئەم ڕێنمایانە ڕاستە ئۆنلاین بە دەستگاکان و هەندێکی بە هەماهەنگی لەگەڵ ناوخۆ لەگەڵ لایەنەکانی دیکە سەرجەم ئەو مەسەلانی کە پێویستن لە سەلامەتی ڕۆژنامەنووسان بێگومان لە ڕێگای ئەو بەیاننامە و ئەو کارانی کە ئێمە کۆنلاین کردومانە بڵاومان کردێت و ڕوومان کردێتەوە بە ڕۆژنامەنووسان. بەڵێ ئەزانین کە ئەم ماوەیە ڕۆڵی میدیا و بەگشتی میدیاکاران ڕۆژنامەنووسان هەبوو لە کۆرۆنایە بەڵام لەگەڵەوەشە یعنی هاوڵاتیان گلەی ئەویان هەبوو کە ترس و توقاندن بڵاوە کرێتەوە هەواڵێک بڵاوە کرێتەوە بۆ نمونە بەو شێوەیە نییە کە ترس بڵاو کاتەوە ئێوە لەسەر ئەمە لە چاودێریتان هەبووە ئایا هیچ کەناڵێکی ڕاگەاندن هیچ دەستگاکتان ئاگادار کردوتەوە لەسەر هەواڵێکی لەو شێوەیە ئاگادارتان کردبێتنەوە کە بۆ جاری دووەم ئەگەر شتێکی وابێت تووشی سزابن یاخود دووچاری لێپرسینەوە ببن بگومان ئێمە بە ناڕاستەخۆ من بخۆمەوە نەقیبی ڕۆژنامەنووسان و لە ڕێگای لیژنەکە زۆر جار ئەمە سەلام باس کردووە ئێمە پێمان وایە کاری ڕۆژنامەنووس گەاندنی هەواڵ و زانیاری بە خەڵک کارێکی دیکەی نییە ناکرێت خەڵکێک بێت لە جیاتی حکوومەت قسە بکە ناکرێت لە جیاتی وەزارەت نەخوا قسە بکە کاری ڕۆژنامەنووسان ئەوە نییە کە ببێ بە تەڕەف ئێمە سەرنجێمان زۆر کردووە زۆر جار ناڕاستەخۆ چونکە ئەگەر جەنابەت بەڵەحزە بکەی بە پێی یاسای ژمارە 5 ساڵی 2007 پێی یاسای سەندیکاش تەنها ئەو کارانێک کە ئەگەر سەرپێچی جگە لە چکە ئیلتیزامێکە لە خانەکە کە ئەویش ئیلتیزامکردنە بە بەڵگەنامە مواسقی شەرەفی کاری ڕۆژنامەنووسی دەرچوون لەوە تووشی ئیلتیزاماتی دیکەی دەکات کە هەنگێ زۆر جار ئیدعای عام و دادگا لێ بێت سەرقەت ئێمە لە چارچۆی ئەو کارانێک کە پێمان وە بووە ڕێنمایی لە یەک کاری سەندیکا بووە ئێمە ئەمە ئەو سەرنجانمە خستڕوە زۆر زاش بەیاننامە ڕاستە خۆشمان دەو بارەیەوە دەکردەوە ئاگادارمان کردنێتەوە پێ بێەوەی کە ناویان بێت بەڕێز حاکم ئێوەکو سندیکای ڕۆژنامەنووسان چەند ڕێنماییەک ئەوایە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو بکرایەتەوە دیارە ئەمە گلەیە لە سەران و ئەگەریش بڵاوتان کردبێتەوە تەنها لەسەر ئاستی لقەکان بۆ بۆچی ڕێنمایی هەر لە ئاسی لقەکانە بە خۆی سندیکە پێکاتوە لەخەکانی کە سەرچین بۆن ئەم پارێزگاکانی بڵێن هەولێر سلێمانی دوهۆک هەلەبجا و ئێمە نووسنگەی دیکەشمان هەیە لە شاری تۆ بۆ نمونە لە دیانە لە کەلار لە خانەخین زێڕێ ئەو لەخانی دیکەشکە هەمانە لە شارەکانی دیکە وەکو مووسڵ و نینەوە و بەغدا یعنی بۆ شارەکانی وەکو سلێمانی بۆ نمونونەکە لەوێ قەیرانی بڵاوبوونەوەی کۆرۆنا زۆر زۆر زیاتری کردووە ڕێنمایەکان هەر وەکو ئەوەیەکە لە دیانایە یان هەر وەکو ئەوەیەکە لە هەولێر هەر لە دەسڵاتی قڕی هەیە و هەر لە ئەگەداری تایبەتی خۆی هەیە بۆ نمونە
هەندە ماوەی ئەو ڕۆژانی ڕابردوو ئێمە کۆمەڵک ستاف یعنی لەسەر خەتین بەڵێ و هەندێک لە لیژنانە خەریکی چاودێری مێدیان و ئەو داتانەی کۆمان کردوون تۆ بە تایبەتی لەسەر کۆرۆنا ینی ئەوە دەدەخەن کە ئێمە هەمیشە لەسەر خەت بوون و ئێمە لە ئێستا چاودێری دۆخەکە دەکەین دەمگەڵ لە داهاتوودا هەڵ بدەین لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لەگە وەزارەتی تەندروستی کۆمەڵێکەکە ژمارەکان لە حەدی زیاتر بچنە پێشەوە بێگومان ئێوە ئەنگویە پرسیارەتان نەکردم کە ژمارەی کۆرۆنا گەیشتە کوێ بێگومان من ئەمویست ئەو پرسیارە و لێ بکەم ئێستا لە قسەکان تا جەخت لەسەرەوە کردەوە کە بەردەوام چاودێریتان هەیە ئێوە چاودێریتان لەسەر ئەو پامنێرانە بە تایبەت هەیە کە ئەچنە ناو نەخۆشخانەی توش بووانەوە ئایا لاتانە چەند پامنێر لەو کاتانەیە هەنێکیان لەوانەیە تەواو پابەندی ڕێنمایەکانیش نەبن ئێوە ئاگاداری ئەوانن ئەو ڕۆژنامەنووسان یاخود ئەو پامنێرانن کە توشبووی کۆرۆنان یاخود چەند ڕۆژنامەنووس تووشی کۆرۆنا بووە هەم لەگەڵەوەی کە تێکەڵی ئەوان بووە یاخود خۆی بەرکەوتەی هەبووە لەگەڵ توشبوویەکی دیکەیە ئەوەی بداخزیی داخە کە لە ماوەی هەفتەیەدا چوار جا ژمارەکان گۆڕان من یەکەم ژمارە ڕامگەیان کە چلاشتا دوای بوو بە 52 دوایی بوو 62 ئەم شەو لە دو ژمارەی ئەم داتای ڕۆژنامەسامەداخە 85 کەسن کەواتە ئەم 85 داتایەکی ڕاستە و یەکلای کراوەتەوە لەم 85 کەسەیە کەس شش کەشمان هەیە کە جانی لەدەستدا لە ڕۆژنامەنووسان و شەشیان ئاخرەتن گەزیمێن و ئەو ژمارەکان کە پیاون و هەموو ناوی دەستگاکانمان لایە یعنی چۆن دەبێ طبعاً زۆرترین ژمارە لە سلێمانیە دەتوانم ئەوەندە بڵێم کە بەڵام یەک دوو سەرنجە یەک لەوانە ئەوەیە کە بەداخەوە زۆر لەوانە لە ناو ستۆدیۆن بۆیە ئەوانەی کە توش بوون لە ناو ستۆدیۆن بەڵێ هەیە یعنی زۆر لەوانە ناو ستۆدیۆخانە من و هاژە تۆزە دەبێ یەکەم جار من ئێستا شاتما ئێرە بەیانی زوو یەکەم جار گوتم چەند جار ئێرە تەڵقیح کراوە چی کراوە یەکەم پرسیارە بوو یەکەم کارژێڕی دەستگاکان دەرپرسن کارژێری دەستگاکان دەرپرسن لە حالەتێک طبعاً بۆ تەواوکردنی پرسیارەکە جەنابەت ئەوەیەکە بەداخەوە لەو دەستگانە تا ئێستا زانیاری تەواو نادەن و ئەوەش کارێکی خراپە چونکە لە ڕووی شەفافیەتەوە بۆ بەرژەوەندی ڕۆژنامەنووسان و دەستگاکان دەبێت زانیاری و خۆی بدرێ چونکە بۆ ڕێکار بگیرێتە بەر خوانم خاص ئەگەر دەستگایەک ژمارەش زۆری تێپەڕان تۆ دەبێ بیر لەوە بکەوە ئایا ئەم دەستگای کەرەنتین دەکرێت ئایا دەفرانی ڕێکارەکان چین و دەبێ هەموو لایشتی ئاگادار بکرێەوە هەموو لە سەلامەتی لە بەرژەوەندی دەستگاکە خۆیدایە و لە بەرژەوەندی ڕۆژنامەنووساندایە و ئەوە کاریش دروستە تا ئێستا بێگومانەمە نەگەیشتن لەو ڕادەیە ئەو داتەیە کەمانە پەتبڵاوە و هەندێک لەو دەستگایانەش بەداخەوە تا ئێستا زانیاریمان لێ دەشاردنەوە و ئێمە ئەگەر دەستگاش هەوڵ بدات زانیاریمان لێ بشێت ئێمە هەر دەزانین بەس لە ناو دەستگاکە خۆینە ئێمە پرسیارەکە ئێمە باشە گەرزانیتان ئەو بابەتیان لە ئێوە شاردوت و دواتر دەرکەوت ئێوە چۆن سزانێن یاخود چی ڕێکارێکە گرنە بەرامبەریان لە هەفتەی دادێ هەوڵ دەدەم ناوی دەستگاکان بێنم دەستگاکانمان ناومان نهێناون بەڵام هەفتەی دادێ ناوی دەستگاکە دێنم کە چەند کەسەوێت توش بووە و ئیجراعات دەبێت چی بێ و ئاشکرای دەکەم ئەو باشتر عقوبەیە بۆ دەستگانێکی معلومات دێمە دەشاردنەوە بەڵام بەگشتی ئەو ژمارەکە هەمان 85 دەتوانم بڵێم ینی ئەوە بەلانی کەمیەتی ڕەنگ بێ ژمارەکە تۆزێک زیاتر بێ هیواخوازین کە وەکو دوێنەش لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێریش باسییانەوە کرد کە وەزعەکە زیاتر بەرەو کۆنتۆڵە ئێمە هیواخوازین کە ڕۆژنامەنووسانی سەلامت بن و مەوزوع زۆر تەشەنەکە و بتوانین نزیکترین کاردا بەشێک بین لە مەسلەی سارەسەری بەڵێ بەڕێز حاکم هەر وەک دەزانین سندیکای ڕۆژنامەنووسانی عێراق مؤەید لامی باسی لەوە کردووە کە بەتەمان بۆ ڕۆژنامەنووسان نەخۆشخانەیەکی تایبەت دروست بکەن بۆ کۆرۆنا ئێمە کە حاڵەتەکەمان تا ئێستا گەیشتۆتە 80 بەبێ ئەوەی کە بزانین لە هەندێک دەستگاش هەیە ئەی شارێتەوە ئایا هیچ پلانێک لەو بارەیەوە
هەیە کە باسی لێو بکەن بیخەنە جێبەجێکردنەوە کە شوێنێکی تایبەت بە ڕۆژنامەنووسان هەبێت بۆ چارەسەری کۆرۆنا و پاراستنی بگومان بیرمان لە هەموو شتێک کردوتەوە و بەڵام کوم لە دەزانن ئێستا ئێمە سندیکا کارەکانمان تەنها ئۆفیسەکانیشمان ڕاگرتووە تەنها ئەوانەی کە مەیدانین کارەکان ئۆنلاین دەکەین بۆ نمونە تا ئێستا هاتوچۆی نیوان پارێزگاکان نییە تا ئەندامانی ئەنجومەن کۆ ببینەوە پلان دابنین ئەندامان دابش بوون لە بنیوان ناتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕێگەی ئۆنلاینەوە قسەمان لە هەموو مەسەلانە کردووە هەندێک لە مەسەلانە پێویستی بە قسەکردنی زیاترە لەگەڵ حکومەتخۆی و ئەو زەویانێک کە ئێمە هەمانە ئێمە سەدیکە زەویمان هەیە لە هەموو شارەکان سلێمانی دهۆ کەولێر و ڕادەی تەشەنەکردن و گرنگی بابەتەکە خۆی ئێمە هیوادارین کە ئەم مەسلەی کۆرۆنا مەسلەی کاتی بێ و ببێ بە یادگاری ڕۆژێک لە ڕۆژان پێشەوەی بیلۆ بکەین و خستانەی تایبەت دروست بکەین بێگومان لە پلانی ئێمەدایە نەکە خستەکان هەر کارێکی کە باش بێ و زۆر کەمەکورتی هەیە بۆ زامنکردن و گەرانتیکردنی حیات و ڕۆژنامەنووسان دەبێت سەندیکە ئەو کارانە بکات مەسلەی تەقابوودا مەسلەی باشکردنی ژیانێتی مەسلەی باشکردنی عەقدیەتی ئەو گرێ بەسێکایەتی بە تایبەتی کەوانەی مۆزەفی حکوومەت نین هەموو مەسلانە مەسلەی ژیانین نسبەت ڕۆژنامەنووسانەوە ئێمە سندیکا وەکو پیشە ئەوە ئەقچی سەرچمانە و دروستمی سەرچی ئێمە بریتە لە دەستبەرکردنی ماپ و گزارانی ڕۆژنامەنووسان. بەڵێ حاکم ئازاد ئەمە لێرەوە ئەو هەلە بخۆزمەوە کۆمەڵێکی زۆر لە ڕۆژنامەنووسان چاوەڕێی ئەوەن کە لای ئێوە نازنامەکانیان وەرگنەوە یاخود لای ئێوە ناوێت تۆمارکراوە تا ئێستا ببن بە ئەندام کە دەمێک شەیەکێک لەوانە خۆمم دەمێکە کارەکەم بەڵام هێشتا نازنامەکەتان نەیاومەتەوە. اینجا ئێستا ئێوە چەند ئەندامتان هەیە و کەی ئەو هەویانەیەنەوە بە ڕۆژنامەنووسان کەی کۆنفرانسێکەکەن لە ڕێگەی ینی خۆتان ئاشکرایەکەن یان خودت چۆنەیە کەس ئایاندنەوە. طبعا لە پرسیارەتی نەگەشتم ئایا طبعا ئەوەی کە بێتە ئەندام هەویەکەی خۆی وەردەگریتەوە ئەوی نەبووتە ئەندام ئەوە دەبێت بێت لە ڕێگەی لەخەکان ئەگەر بڵێن بۆتە ئەندام بەڵام لای ئێوەیە هێشتا هەوەکی وەرنەگرتوتەوە کۆمەڵە هەوی زۆر لای ئێوە هێشتا نەتانناوە تۆپیان نازام لە کۆنفرانسێکە ڕایەگەێنن لەبەرەوەی ئەم مەسلەی کارجێریە بەتابەتی لە وەزعی کۆرۆنا ئەمە دروست بوو چونکە هەویەکان مەرکەزین دواتە نەقیب دەیکا وانە لە مەرکز و هەویەی دیکەشمانێک کە هەویەی فدراسیۆن نێودەوڵەتیە ئەو هەویەش پێویستی بە کۆمەڵ ئیجراعات هەیە کەم جارە لەگەڵ بەریدێکە لە دەرەوە دەکەین بۆ مەسلەی کۆنگرا بێگومان لە نزیکترین کە دەرفەتدا کە وەزعی کۆرۆنا باشتر بوو ئێمە بێگومان ئەو هەویانە دەگات کارجاری بۆ نمونە ئێستا ناتوانین بەریدێکی ڕاستە خۆمان هەبێت لەگە شارەکانی دیکە و تەنانەت گرفتی ڕۆژنامەکانیشە زۆر لە ڕۆژنامەکان ئێستا پەیوەندیان پێکردون کە مەسلەی بوونی بینی خۆی ڕۆژنامەکە لێرە چاپخانەکە لە شوێنێشتێکەیە لەسەر کۆنگرە ئێمە پلانمان هەیە کە کۆنگرە بە ساڵی 2020 ژمارەکان ئەلان ناکەن بۆ چکە لە نەتیجەدا ئەو کەسانی ئیلتزامیان بە سەندیکا کردووە ئەوان دەبنە. ئێستا دیار نێچەند ئەندامتان هەیەانی ئێمە 7000 ئەنداممان هەیە ئەوە ژمارە ڕاستەقینەکەیە بەڵام لە 7000 کەسە بێگومان ئەوانەیە کە ئیلتزامیان کردووە ئێمە معایرمان هەیە چکە تو ناو کۆنگرە ناتوان 7000 کەس ناو کۆنگرە ئەبێ نوێنەریان هەبێ بۆ نوێنەریش لەوانە هەڵدەبژێردێک کە ئیلتزامیان کردووە بە پێی ئەوانەی کە ناو یاسای سەندیکا ڕۆژنامەنووسان زۆر سپاس دەکەین حاکم ئازاد محەممەد ئەمین سەرۆکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سپاس کە لەگەڵمان بوویت و ئەمڕۆ لە ڕۆژباش بەڵامبەری پرسیاری زۆربەی ڕۆژنامەنووسان بووی سەبارەت بە کۆرۆنا. زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە بەخێرهاتن. بەڵێ کە کۆتاییمان هێنا بە دیدارمان لەگەڵ میوانەکەمان دەچین ڕەوشی کەش و هەوا دەبینین بزانین شارەکانی کوردستان ڕەوشی کەشەوەهای چۆنە چون هەوا لای ئێمە زۆر گەرمە بزانین شارەکانی دیکە چۆنە.
زانیاریەکانی پایتەخت لە ڕێگەی پەیامنێرمان نەورەس عەبدوڵڵاوە دەبیستین. ئەچمە لای نەورەس، سڵاو لێبێ نەورەس، پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە؟ پێم وابێ لە بەردەم قەڵای چی هەیە، چی ئەگوزەرە لە هەولێر پێمان بڵێ. ئاژە سۆڤان بەیانیتان باش، بەیانی بینەرانی کوردستان 24 باش. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دوای 6 ڕۆژ قەدەغەی هاتوچۆ، ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئاساییە لە هەولێری پایتەخت. بەڵام وڵات دیمەنەکە سۆڤان هاژە وا دەردەکەوێت کە هێشتا قەدەغەی هاتوچۆ بەردەوام بێت لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو هەموو دوکانانێک لەو بازاردان تا ئێستا نەکراونەتەوە مەگەر تاکوتەرە لە کۆڵانێک لەو لە دوکانێک کرابێتەوە ئەگەنا بەشی هەموو دوکانەکانی دیکە بەداخراوی ماونەتەوە نزیک دەبین و لە کاتژمێرەش واتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی ژیانە لە هەولێر ئاساییکردنەوەی ژیانە بەڵام هێشتا دوکانەکان نەکراونەتەوە کاسبکارەکان ناتونێتە سەرکارەکانیان و هاوڵاتیانش نهاتون بۆ نێو بازار و ئەمانە دوێنێ کۆمەڵێک ڕێنمایی نوێ دەرچوو هاژە ئەو ڕێنمایانە بۆ ئەوەیە کە چونکە 28 ڕۆژ لەموو بەنی دانرا بوو بۆ ئەوەی پێویستی بەم دۆخە پێویستی بە 28 ڕۆژە بوو بۆی قەدەغەی گشتی بەردەوامیە بێت بەڵام بەهۆی بارودۆخی ژیان و کەسابەتی خەڵکەوە لەلایەن پارێزگاری هەولێرەوە ئەم 28 ڕۆژە کرا بە 6 ڕۆژ و ژیان ئاسایی کراوە بەڵام بە کۆمەڵێک ڕێنماییەوە و ڕێنمانەی کە هەن لە کاتژمێر 8 ئێوارە تاکو کاتژمێر 5 بەیانی سەرجەم شوێنەکان داخراو دەبن واتە ئەو بازاڕایی کە هەیە ئەتوانن تا کاتژمێر 8 ئێوارە بکرێنەوە دوای ئەو کاتە دای بخەن تا کاتژمێر 5 بەیانی ومە سەبارەت بە چێشخانەکان هاژە سۆڤان ئەمانە بە دلیڤەری دەبێ خواردن دابش بکەن وەکو جاران ناتوانن بچن خەڵک لەوێ دابینی شێت و نان بخوات و لەسەر کورسی و مێز چایخانەکان بە هەمان شێوە یان ئێستا من لەبەردەم یەکێک لە چایخانە هەرە بەناوبانەکانی هەولێری پایتەختم ئەم چایخانەیە ئێستا داخراوە لەبەرەوەی ناتوانرێت کاری تێدا بگرێت مەگەر تەنیا لە پەرداخی سەفەری داوای چایە بکەی بیخۆیتەوەتەوەش ڕێکارەکان بە سەفەریە پاسەکان و بڵێ تاکسیەکان و پاسەکان و مینی پاسەکان ئەوانش بە ماژە ڕێکاری خۆیان بەدادراوە بۆ نمونە تەکسیەک نابێت لە 2 نەفەر زیاتر سواری ئۆتۆمبیلەکە بێت و پێویستە ڕێنمایەکانش جێبەجێ بکات ماسک ببەستێت و لە هەمان کاتە پاسەکانش دەبێت نیوەی بڵێ نیوەی کورسیەکان پڕ بن نابێ پڕپڕ و قەرەباڵغی دروست بێت و نۆڕنگەکان ڕێکاری خۆیان بۆ دانراوە مەسەرەن سەرپشت کراونەوەی کە ئەکرێنەوە یاخود نا بەڵام بە کۆمەڵێک ڕێنمایی پێویست کە نابێت شوێنەکە قەرەباڵغ بێ خودی پیزیشکەکە بێ خۆی ماسک و دەستکەش ببەستێت نابێت تەنیا هاوڵاتیان پابند بکەن پێویست پزیشکانیش باماشەوە پابند بکرێن و ینی کۆمەڵێک ڕێکاری دیکە دانراوە بۆ کار ئاسانیکردن هەمووی لە پێناو ئەوەیە کە هاوڵاتیان بتوانن لەم دۆخەدا بتوان کەسابەتی خۆشیان بکەن بەڵام لە هەمان کادا خۆشیان پارێزن هاژە من دەمێ ئەوەش بڵم کە لە دوایین ڕاگەیەندراوی وەزارەتی تەندروستی یعنی کۆمەڵێک ژمار ئاماری دیکە ڕاگەیەندرا ینی بۆ نمونە هەر دوێنێ 204 حاڵەتی توشبوون تۆمار کرا و 25 حاڵەتیان لە هەولێر بوو ئەم 25 حاڵەتە بۆ ئەوە بوو یعنی وای کرد ئەم قەدەغ هاتووە وای کرد کە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کەمتر بکرێتەوە و ئەمەش ئامانجەکە بۆ بتوانرێت هەم ئەو فشارە زۆری کە لەسەر نەخۆشخانەکان هەیە کەم بکرێتەوە و لەمان کاتدا ڕێژەی توشبوون کەم بکرێتەوە. سپاس بۆ تۆ نەورەس کە لەگەڵ مابووی دەستخۆش بۆ زانیاریەکانە بێگومان دانیشتوانی هەولێر بە شێوەیەک پابندن کە وای لە هاتووی تر ئەگەر ڕێنمایی نوێ یاخۆت قەدەغی هاتوچۆش دەرنەکرێ هاوڵاتیانی دانیشتوی هەولێر زۆر پابندن خۆیانە پارێزن و بۆتە خودپارێزیەکی تاو. سپاس زۆر سپاس لەگەڵ مابووی نەورەس. هەندێک جار هەڵکەوتەی جوگرافیایی ناوچەکانی کوردستان بە شێوەیەک هەڵکەوتووە کە دیمەنی سەرنجڕاکێش لە دوای خۆی بەجێ هەڵیان دیمەنی سەرنجڕاکێش لە هەموو وەرزەکانە دروستەکە بەڵام هەندێک شوێن هەیە زیادە لە حەدبوونی شتێک تێیدا کردوێتی بەوەی کە ببێتە شوێنێکی زۆر گەشتیاری بۆ نمونە دیمەنی جۆگەی خوێ لە پارێزگای ئیدرکە باکووری کوردستانە سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە بەهۆی زۆری خوێ جۆگەکە بە شێوەیەکی ئاوێکی بەستووی لێ هاتووە کە دانیشتوانی ناوچەکە بەبێ بەرامبەر ڕێبەری گەشتیارانەکەن بۆی کە بە ئاسانی سەردانی ناوچەکە بکات وە گەشتیارانیش دیارە زۆر چێژ دەبینن لەو دیمەنە و سەردانی ئەو شوێنەکەن بە هەزاران کەس ساڵانە سەردانی ئەو جۆگەیە دەکەن ئێمە کە لەوێنین بیبینین بەڵام لەڕێی ئین هاوسەکەی هاژەوە کە ئامادەی کردو لێرەوە لە چاوی کامێرەکەی ئێمە بەیەکەوە هەردووکمان ئەیبینین. جۆگەی خوێ لە ئەنجامی بە یەکگەیشتنی چەند جۆگەیەک پێک هاتووە.
دیمەنی جۆگەکە لە شارۆچکەی تۆلۆزجا سەر بە پارێزگای ئیدر لە باکووری کوردستان سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە و ساڵانە هەزاران گەشتیار بۆ بینینی جۆگەی خوێ سەردانی ناوچەکە دەکەن. دانیشتوانی پارێزگای ئیدر بە بێ بەرامبەر ڕێبەری گەشتیاران دەکەن و ئاسانکاریان بۆ دەکەن بۆ ئەوەی دیمەنی جۆگەکە ببین و وێنەی لەگەڵ بگرن. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی ناوچەکەمان خاوەنی سامانکی زۆری خوێیە. خۆبەخشانە دەبینە ڕێبەری گەشتیاران و ئاسانکاریان بۆ دەکەین. زۆرێک لە گەشتیاران دێنە ئێرە دەڵێن کارگی شوێنی ئاوامان نەبینیوە. بەڕاستی خۆشە. بە شێوەیەکی گشتی دانیشتوانی شارەکانی تورکیا بە تایبەت دانیشتوانی نزیک شارۆچکەی توزۆلجا لە ڕۆژانی پشوو کۆتایی هەفتەکان سەردانی جۆگەی خوێ دەکەن. گەشتیاران ئاماژە بەوە دەکەن دیمەنی لەو شێوەیان نەبینیوە و بەبینینی سەرسام بوون. جۆگەی خوێ لە ئەنجامی هەڵقوڵانی دوو کانیا و لە دامێنی چیای تووز و لە بەیەکگەیشتنی دوو ئاوی سوێر دروست بووە. جۆگەکە کەوتۆتە شارۆچکەی توزۆلجا سەر بە پارێزگای ئیدر لە باکووری کوردستان بە خاکێکی ڕوتەنەدا تێدەپەڕێت کە بە خاکی سوور ناسراوە. بەهۆی بەرزی ڕێژەی خوێ هیچ جۆرە ڕووەکێک لەو خاکەدا ناڕوێت. سۆفان کوردستان هەمیشە باسی واکەینەوە کە ئەوە نەبەپیتە و ئاو هەواکەی ئەوە نەگونجاوە کە هیچ بەرگومێک نییە بیبیستینتیان نەڕوێت نەمان بێت وەکو ئەو گوندەی دیکەشکە لە ناوچەی سەنگاو بوو بینیمان کە بەیەکەوە دانیشتوانەکەی نزیکەی 200 ساڵە خەریکی بەرهەمهێنا یاخود کۆکردنەوەی ئەو خوێن کە لە ناوچەکەیانە هەیە باسی ئەوە شەکرا کە خوێکەیان 6 بۆ 7 ئەوەندەی خوێی ئاسایی تامی زۆرترە زۆر سوێرترە. بەڵێ و ئێستا بەهۆی ئەم بارودۆخەوە ڕێژەی فرۆشتنی خوێ لەوێ زۆر کەمی کردووە. ئەمەش ئەو ڕووبارە خوێ بوو کە پێکەوە بینیمان ناوکەشی بەخۆیەوە بوو تووز واتە خوێ زۆرجا شوێنێکە خوێواویە شکڵەکەشی لە بەفرە و جاب چیتەوێت وێنەش بگری بڵێ لە ناو بەفرام خۆ دڵخۆشی خۆ بەرە لە بەفرێت. بێگومان بزانین کە شوهەوای شارەکانی دیکەی ببورن کە شوهەوا ڕۆشتین بەڵام هەروەک سۆڤان ئێستا کە باسی کردوتی بەهای یاخود ئەو خوێی کە هەیەە ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخەوە کەمتر ئەفرۆشرێ با بزانین نرخی دراوەکان دراوەبیانیەکان نرخی زێر بەهای ئەو دراوانە چۆنەوە کاریگەری هەبووە لەسەر هەموو ئەو بەروبوومانە. دیسان کۆرۆنا با باسی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپاراستنی تەواو ژیانی هەموو هاوڵاتیانی گۆڕیوە یا نەگۆڕیوە سنوورداریش کردووە بەڵام سوودێکی باشیشی باژیگە و گەشەکردنی ڕوەک و درەخت و هەموو ئەو بوونەوەرانی ترگیانوە هەروەها جوڵەی ئاژەڵ و باڵندەکان و دوورگەی سیلی کە لە باشووری ڕۆژاوای بەریتانیا یەکێک بووە لە شوێنە سەرنجڕاکێشانەی کە سروشتێکی جوانی هەیە و کۆرۆناوای کردو سروشتی ناوچەکە ببوژێنێتەوە و باڵندە و ئاژەڵەکان بە ئازادی و دوور لە دەستی مرۆڤ و لەسەر لق و پۆپی درەختەکان بە دەربکەون بێ ئەوەی ترسێکیان هەبێت لەلایەن پاڵچەکانەوە بکرێنە ئامانج با ببینین ئەم دوورگەیە چۆن بژاوەتەوە. دەستکەوتنی ژەمە خواردنێکی بەتام بۆ ئاژەڵێکی بچووکی ترسنۆک بە بێترس پێگومان وا دەکات ئەم بوونەوەرە زیاتر متمانەی هەبێت و بە بێسەڵکردنەوە لە ئازاردانی لەلایەن مرۆڤەکانەوە جارێکی دیکە بە ئازادی لەم لق بۆ ئەو لقی دارەکان باز هەڵبدات کە پێشتر لەو شوێنانە بە ئاسانی دەرنەدەکەوت. وەستاندنی گەشتەکان بۆ ئەم دوورگەیە زیاتر لە 3 مانگ وای کردووە سمۆرەکان دوور لە چاوی مرۆڤەکان هاتوچۆ لەو شوێنانە بکەن کە پێشتر بەهۆی چالاکیەکانی ڕۆژانەی خەڵک لەو ناوچانە دەرنەدەکەوتن. پێشتر خواردنەکەیان دەبرد و یەکسەر ڕایان دەکرد و دوور دەکەوتنەوە چۆن بەڕاستی ئەمانە بوونەوەرێکن زۆر سڵ لە مرۆڤ دەکەنەوە
لێرە ئێستا هیچ کەسی لێ نییە و ئێرە هەست و شێوەیەکی جیاوازتر دەبەخشێ بە ئاژەڵەکان. تەنانەت باڵندەکانیش لەم دوورگەیە بێسڵکردنەوە لە هیچ شتێک لە کەناراوی دەریاکە هێلانەکانیان دروست دەکەن. نەبوونی خەڵکی و چالاکیە بەردەوامەکانیان کاری لەسەر ڕۆکەکانی ئەم دوورگەیە کردووە. بە تایبەتی ئەو ڕۆکانەی کە پێشتر بەهۆی شوێن پێی مرۆڤەکان لە کەناراوەکان نەدەڕوان، وەک ڕووەکی سیرۆکیت. بەهۆی گۆڕانکاری بەسەر دۆخەکە ئێستا لە کەناراوەکان دەڕوێت. بە بیرمان نایە کەی دوجار ئەم جۆرە ڕووەکەمان لێرە بینی بێت. ئێرە دوورگەیەکی گەشتیاریە بەردەوام پڕ بۆ لە خەڵکی کە بەهۆی شوێن پێکان و پێنان بەسەر ئەم کەناراوە دەبووە هۆی ئەوەی ئەم ڕووەکە نەڕوێت. ژینگە پارێزان و ژینگە دۆستان بۆ دەستەبەرکردنی ڕێگا چارەیەک لە خەمدان بۆ دوای ئاسایی بوونەوەی دۆخی ژیان کە دیسانەوە خەڵکی بەرپرسیارەتیان بۆ سروشت و ژینگە بچێتەوە سەر ڕێچکە کۆنەکەی پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دەستخۆش سۆڤان بینیمان ئەو ژینگەیە چەند جوان بژاوەتەوە بە هەمان شێوەش کوردستانیش زۆربەی شوێنەکان ئەمساڵ بەهۆی قەدەغەی هاتوچۆ ئەو سوودەی هەبوو کە ژینگە زۆر باش هەناسەیەکی ئارامیە. سوودێک ینی بەرهەمێکەیە کە هەتا باسی سوودەکانی بکەین هێشتا کەمە. بەڵام لەگەڵەوەیە گەڵاکەشی بە سوودە. ئەمە هەمیشە بیستمانە زەیتون خۆی زەیتەکەی هەمووی بە سوودە، بەڵام گەڵای زەیتونیش چەندین سوودی هەیە. زۆر توێژینەوەی پزیشکی هەن باس لە سوودەکانی زەیتون و زەیتی زەیتونەکەن، بەڵام ئەم جارەیەکێک لە توێژینەوە زانستی تەندروستیەکان گرنگی و سوودەکانی گەڵای زەیتونە خاتە ڕوو. بەڵێکە دەڵێت بە پێی توێژینەوەکە لەلایەن چەند زانا و پزیشکێکی جیهان ئەنجامدراوە گەڵای زەیتون دەیان سوودی هەیە و تاقیکراوەتەوە. بەڵێ گەڵای زەیتون فشاری خوێن کەم دەکاتەوە و هاوسەنگی دەکات. وە گەڵای زەیتون بۆ ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە زۆر بەسوودە. بەرگری لەشی مرۆڤ دژی سەرما و نەخۆشیەکان بەهێز دەکات. یەکێک لەو کێشانە چارەسەرکات کە کێشەی زۆربەی خەڵکە کێشەی قەڵەوی چارەسەرەکات و کێشدا ئاڵبەسێنێت. مادەی ئۆرلیۆپینی تایە لەگەڵ ئەو مادانامێ بە دروستی بیگەێنم لە بروی ئەوانەی شارەزایان لە تەندروستی هەیە ڕەخنە نەگرن کا دژە ئۆکسیدا خواردنی گەڵای زەیتون ئازاری بەستەرەکانی دڵ کامەکاتەوە. و ئەمانە جگە لەوەی کە ئێمە زەیتون لەگەڵ خواردنا بەکاری هێنین و زەیتەکەی بەکارهێن ئەمیش سوودی گەڵاکانی بوو هەندێک شتەیە هیچ شتێکی بێکەڵک نییە. زەیتونی شتێکەکە لەو بەرهەمانە و حەزمان کرد کە کۆتایی پرۆگرامەکەمان بەم بابەتە بە سوودا کۆتایی پێبنی بۆی کە لە هزری ئێوە بچەسپێت و گەڵای زەیتون بەکاربێن چکە لە زۆربەی ماڵەکان دەبینی کە داری زەیتون هەیە. خوانی بەیانیشتان بێ بەشنەکەن لە چەند دەنکە زەیتونێکیش بێ هەربی خۆن بۆی ئەو سوودەتان پێ بگات. باڵێ کۆتاییمان بە پرۆگرامیان ڕۆهێنا هیوادارین کە بەدڵی ئێوەی بینەر و بیسەر بێت تا سبەی خۆتان لەگەڵ هەر شاد بن.